خب وەختان وەخێر و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەڵامەت ون. دیارە لە ناوە ئەم کۆمەڵگایە کوردیە ئێمە کۆمەڵێک بابەت بە شێوەی ڕوتین لەسەر زارە خەڵکی تکرارەوێتەوە. هەر بۆ ئەوەی کە ئێمە سابتی بکەین ئێمە لە چوارچێوەی شۆڕشی کوردانە حب و بوغزمان نییە، کینەمان لە کەس نییە، بەڵکو ئەوەی باسی ئەەکەین خوێندنەوەی نیشانەگەلێکە لە ڕاستی و واقعیەتە پێکهاتەیەک. بۆ ئەوانەی وا خۆیان بە لایەنگرە پێکاکا ئەزانن، بە ئەندامە پێکاکا ئەزانن و لە تەیە ئەم ساڵانە شەهوەت دایانی گرتبوو و پێیان وابوو خەڵک ئینادیان ئەکا لە پشتە تەسویرگەلێکا کە حەزیان بەخۆ ئەکرد و نیشانە دنیایان ئەدا. من ئەمڕۆ گەرەکمە دیبەی تێ بکەم کە ئەگەر لە ناوە ئەم هێزگە لە پێکاکا و تەرەفدارە پێکاکا کەسانێک مەوجود بوون و ناڕازی بوون بەم بڕیارەی عەبدوڵڵا ئۆجالان و کۆنگرەی 12 و توانە ئەویانە نەوێت کە قسەکانە خۆیان و بابەتگە لە خۆیان مەترەح بکەن لە ژێرە بۆمباران میدیایی و هەدایەتکردنە زەهنیەتە خەڵکی بابەتێ ببوروژێنمەوە کە یارمەتیدەری ئەوان وێت تا ئێمە سابتی بکەین ئەو حکومە کە ئەیدەین لە خوێندنەوەیەکی دروستی پێکهاتەیەک وەکو پەکەکەتێت. سوالە ئەوڵ، ئایا پێویستە پێکاکا خۆ هەڵبوەشێنێتەوە؟ لە ژێرە کامە ئارگیومنت باس ئەکرێت کە پێویستە پێکاکا خۆ هەڵبوەشێنێتەوە؟ ورد و دەرسمان لە تەیە ڕۆژانە ڕابردووە چ لە زارە کاربەدەستانە حکوومەتە هەرێمە کوردستانەوە بووێت، چ لە زارە تەرەفداران و لایەنگرانە پێکاکاوە بووێت، چ لە زارە کەسایەتیهای بەناو دڵسۆز و تێگەیشت و ڕووناکبیرە کوردەوە بووێت، یەک شتمان بیستگە، ئەویش پرسە کورد بە چەک حەل نابێ. پرسە کورد پرسە سیاسیە. ئەمە تەمامە ناوەڕۆکە ئەم بابەتەسە کە لەسەری وێسیاگن. با ئێمە ئەمە بەڕەسیکەین. هاوکاتە لەگەڵ ئەمە دوو شتی تریشمان لەبەر چاوێ. یەک ئەوەی کە ئیدعا ئەکەن پێکاکا هێزێکی کوردی نەبووە، پێکاکا بە شوێنە دروستکردنە دەوڵەتە کوردی نەبووە، پێکاکا بە شوێنە دموکراتیزەکردنە کۆمەڵگاکان ڕۆژهەڵاتە نێوەڕاست بووگە، دموکراتیزەکردنی بووگە و دموکراتیزەکردنە کۆمەڵگاکان ڕۆژهەڵاتە نێوەڕاست پێویستی بە چەک نییە. ئەمە نوکتەیەکی تر کە لەسەری ئەدوێن وەکو ئستدلال بەکاری تێرن. با ئێمە محاولەکەین و ئەمانە بەڕەسیکەین بزانین چەنێ لەم قسەگەلە دروسە، چەندێکی جێگەی باوەڕپێکردنە، چەندێکی دروست خەریکە تەرحەکرێ و لە ڕاستای پرۆژە و بەرنامەیەکی هەماهەنگا نییە کە ئێمە باسەکەین لەسەری پێکاکا دامەزریاگە. خۆ سەرەتا من کۆمەڵی شت بێژم لەو ئارگیومنتانەی کە خەڵک باسیەکە. کاکە دەورانی چەک کوا ماوە؟ کاکە دەورانە ئەسلحە کوا ماوە؟ کاکە ئێمە تورکیەمان پێ ناڕوخێت؟ کاکە تورکیە گەورەترین هێزی ناتۆیە دوای ئەمریکا؟ کاکە ئێمە شەڕێ ناتۆ ئەکەین؟ ئەمە گشتی سەفسەتە و مەغڵەتەس. بۆ چون ئێستا ئێمە ئەمە بەڕەسی ئەەکەین، بۆ ئەمانەم قسە فڕە ئەدەنە ناو زارە مردمە ئێمە، چون مردمە ئێمە نەکاری ئەوەسە نە ئیشی ئەوەسە کە فکر بکا بەم شتانە کە توانیوێتی
بە شێوەیەکی میهنەیی تەخەسوسی بنوارێتە ئەم مەسایلە. بۆیە ئێمە لە ناو ڕۆژهەڵاتە نێوەڕاستدا فیلسوفە سیاسیمان نییە، چون ئێمە پێمان وایە کە ئەم مەسائلانە مەسائلە ڕۆژانەیە ژیانە ئێمە نیەن، پێمان وایە نیەن، پێویستیش ناکە بڕۆینە لای پسپۆڕ، پێمان وایە گشتمان پسپۆڕین. لە کاتێکە ئەماگە دڵمان بێشێ گورچی لەمان بێشێ بە شوێن باشترین دکتۆرە ئاگەڕین. ئەگەر لە سلێمانی دەستمان نەکەوێت، لە هەولێر دەستمان نەکەوێت، لە سنە دەستمان نەکەوێت، لە دیاربەکر دەستمان نەکەوێت، ڕووەکەینە ئەستانبوڵ و ڕووەکەینە تاران و ڕووەکەینە بەغا و ڕووەکەینە ئوردون و ڕووەکەینە ئوروپا. بەڵام کە ئەگاتە حەوزەی سیاست کە تەمامە ژیانە ئێمەی لەسەر دابەشەکرێت، هەڵس و کەوتمان، نانمان، داهاتمان، ئەمنیەتمان، پێگەی کۆمەڵایەتیمان، داهاتوومانی لەسەر بەرنامە ڕێژیەکرێت، هیچ کەمان پێمان وانییە کە لەمە نازانین، پێمان وایە لەمە ئەزانین. بۆ چون BBC فرە تەماشاکەین، ڕوودا و فرە تەماشاکەین، ئاریەن TV فرە تەماشاکەین. خب با سەرەتا ئێمە تەرح ئەم مەقولە بکەین لە پشتە ئەم قسە کە ئێژن پەکەکە خەباتێکی گەورەی کردووە، پەکەکە دەستکەوتی گەورەی بووە، پەکەکە بەڕاستی سازمانێکی وە جریانێکی گەورەس بە شەبەکە سازیهایەکی گەورە و دروستکردنە تۆڕگەرێکی عەجیب و غەریب لە تەمامە ناوچەکە ئوروپا و جەهانە. ئەمە پەکەکە بوو کە دەوڵەتە تورکیەی مەجبور کرد زوانە کوردی قبوڵ کات. ئەمە پەکەکە و خەباتە پەکەکە بوو کە تەڕەتەی کوردی هەست. ئێمە تەمامە ئەمانمانە بیستگە با من لەمانە کەڵک وەربگرم، بیستە هەر لە قسەی خۆیان کەڵکی لێ وەربگرم. کاکەی جان تۆ ئیدعاءەکەی یە پەکەکەیەکت هەست کە یە ڕۆژ ئاوایەکی هەست، یە پژاکێکی لە ئێرانە هەست، یە تەفگەرێکی ئازادی لە کوردستانە عێراقا هەست، یە پێکاکا و کۆما جڤاکێ نازانم چی لە کوردستانە تورکیە هەست. تۆ ئیدعاکەی پەکەکەیە مەوجودە کە تەوانە بەسیجە خەڵکی لە ئوروپا هەست، بە سەدان هەزار نەفەر خەڵک لە ئوروپا بەسیجەکە. تۆ ئیدعاکەی پەکەکە کۆنگرەیە نیشتمانیە گەلی هەست. تۆ ئیدعاکەی پەکەکەی و بڕێک لەمانە دروستە، پەکەکەیەک دەیان میدیای هەست. تۆ ئیدعاکەی پەکەکە تۆڕێکی گەورەی بازرگانی و تەمینە ماڵی لە سەراسەرە دنیا هەست، لە سەراسەرە دنیا هەست. کاکەمە تۆ بەحسیەکەی دەوڵەتە، ئێوە دەوڵەت وە چی تێگەیگن؟ ئەمە خۆی دەوڵەتە. من نازانم ئێوە دەوڵەت بە چی ئێژن، بەڵام کاوران هات سازی کردە، مؤسسە سازی کردە، شەبەکە سازی کردە، سیستەم سازی کردە، تەک تەک لەسەر یەکتری هێزە مادی تەولید دەکا، پوڵ تەولید دەکا، نیرو تەولید دەکا، ئینسان تەولید دەکا، جەزبەکە. ئەمە سیستەمە، ئەمە دەوڵەتە. ئەگەر ئەمە سیستەمە و ئەگەر ئەمە دەوڵەتە و ئەگەر ئەم ئیدعاگە لە ئێوە ئاغایانە پەکەکە، ئاغایانە تەرەفدارە پەکەکە، ئاغایانە کوردبازی، ئەگەر ئەمە دروسە پەکەکە سیستەمە وە پەکەکە قودرەتە وە پەکەکە دەوڵەتە. تاگرە تێگەیشتین ئێستا با ئارگیومنتەکانتان بڕەسیکەین. قسەی سەرزارە خەڵکی کاکە کەی دەورانی ماوە، ئێستا کەی دەورانی ماوە، کەی دەورانە چی ماوە کاکەیان؟ کام لە ئێوە ئێمڕۆ هەڵ ئەگەڕێت و ئێژێ کاکە دەورانە ئەرتەشکەی ماگە، خۆ ئێستا دەورانە ناپلئۆن نییە. کاکە پاش جەنگی جیهانی یەکەم و پاش جەنگی جیهانی دووەم و 200 ملیۆن ئینسان کوشتن دەرکەوت بۆ خەڵکی کە ئەرتەشەکان هۆی نگریسی، وێرانی، ئینسان کوشتن، قەتڵ و قارەت، هۆلۆکۆس، ئاشویتس و فڵان و بیسانن. جەنگە کۆرە، جەنگە ڤێتنام،
جەنگە عێراق ئەرتشەکان ماڵوێران کرد، غاسب، احتلال کرد، ئشغال کرد وڵاتانن. ئەرتشەکان هەڵبۆشێن و دەوران دەوران سڵح ئاشتیە، دەوران دەورانە مافە مرۆڤە، دەوران دەورانە فعالیەتە مەدەنی و تەزاهوراتە ناو خیابانە. هەڵی بۆشێن و کاکاڵی بۆشێن و وەزارەت جەنگ يعني وزارة أفند بقص وزارة الدفند، وزارة الجنگ بقص وزارة الدفاع، وزارة برقري. إنسان بيشكوتوه ارتشكان باطل كان شك توليد مكان، أصلحة توليد مكان. آية أمريكا $1 تريليون أصلحة مفروشة بولاطان خليج. دوران الصلح و آشتی و لیبرالیزم و خواهڵی ناگری و حەزوە یەکتریەکەین و ئێمە گشتمان بەشەرین و دنیا بووگە بە بازار و بازرگانی لەگەڵ یەکتریاکەین و نەفت ئەدەین و کالای چینی تێرین و نەفت ئەدەین و ژنە زەریف تێرین و نەفت ئەدەین و شاپینگ سنتر مۆڵ ئەکەین و مەجیدی مۆڵ ئەکەین و ئێران مۆڵ ئەکەین و مەگەر ئێوە وانایژن. ئەی چۆن یەک وڵات تا ئێستا ئەرتشە خۆی هەڵنەوەشاندەسەوە؟ چۆن تورکیە ئەرتشە خۆی هەڵناوەشێنێتەوە؟ چۆن دەوڵەتە تورکیە نایژێ ئێمە 500,000 نێرە کەرە مەفتخۆرمان بەناوە ئەرتش بۆ چییە؟ 500,000 نەفەر لە وڵاتێکی کەشاوەرزی خەدەماتی توریستی وەکو تورکیە بار سەرشانە خەڵکە لە باجێکا کە ئەیدا کە مشتێ مەفتخۆرە پیا و کوژە دڕە نادروست بەناوە ئەرتشە تورکیە نان بخۆن. ئەی بۆ ئەرتشە تورکیە منحەل ناکەن؟ بۆ لەبەر خاتری ئەوەی سیستەمێک کە بەسەر قەڵەمڕەوێکا دانریاگە خەریکە تیک تیک کارەکا و عیدەیە ئینسان تێیا ئەژین، پوڵ دەرتێرن، ژیانیان بەردەوام ئەکەن، شتێکیشان گەرەکە بەناوە ئەرتەش ئەحیانەن لە ژێرە ناوە تەئمینە ئەمنیەتکردن ئەم سیستەمە. سوال مەگەر پێکاکە سیستەم نییە؟ خۆ دەوڵەتە تورکیە یەکێک لە موسساتەکانی ئەرتەشە، یەکێک لە پێکهاتەکانی ئەرتەشە. سیستەمە پەکەکە یەکێک لە پێکهاتەکانی هێزی نظامیە. یەکێکی با مثالێک بم. تۆ بە پەکەکە تورکیە دووادار کردگە بڕاتە دواوە، وادارە کردگە زوانە کوردی تەلویحەن قبولکە. تۆ تورکیە دووادار کردگە لە ناوە سیستەمە تورکیە حیزب ورود بەیتە ناوە دەوڵەتە تورکیە، پارلەمانە تورکیە بەدەست بێری، بڕۆیتە ناوە پارلەمانە تورکیە. ئەمانە گشتی موسسات تۆ مەگەر نیەن. بۆچی ئێشێ پەکەکە چەکدا بنێ چی 5,000 نەفەر بێت بڕوات دەنگ بدات، دەنگەکانتان فرەکە 5,000 نەفەر دەنگتان کەمە؟ یا پێتان وایە جەمیل بایەک لە ئەحمەد تورک خاسترە؟ دەی جەمیل بایەکە ئەحمەد تورکیش وا لە ناو دەم پارتیە کارە خۆیەکە. وەکو سیستەمە دەوڵەتە تورکیە بانکی هەست، بورسە ماڵی هەست، ئەرتشیش هەست. وەکو حکوومەتە هەرێمە کوردستان. ئای مەسعودە بارزانی دەی دنیا خۆشە و تۆ وایتە ناوت دەستورا و هێزە پێشمەرگە بۆ باتڵ ناکەیت و بۆچیتە زێرەوانی؟ ئای نەچیروان بارزانی کە جەنابە لە تارانە خەریکی ئەدوێیت، جەنابە بۆ نیرۆهای مسلحە حیزبیە خۆت منحەل ناکەی، بۆ نایکەی؟ چون تۆ دەوڵەتی بەچی تۆ دەوڵەتی؟ بە دوو ئوستان بە دوو مەحافزە تۆ دەوڵەتی؟ کابرا سیستمی دانیاگە بە سەراسەرە دنیا، تۆ سیستەم هەست بە سەراسەرە دنیا. دادەی ئاغای مەسعودە بارزانی 20,000 نەفەر بێرە ناوە ستادیۆمە کۆڵن هەڵپەڕن. دادەی چۆن تۆ بۆ دوو مەحافزە 200,000 نەفەر هێزە مسلحە گەرەکە بعد تێتە پشتە تریبونی وڵا دەورەی چەک نەماوە؟ دێگە دەورەی چەک نەماوە بۆ تۆ بۆ چەک دانانی؟
تۆی چەکدانی. کەواتە ئێمە گەین بەگرا کە بە هەبوونە پەکەکەیش، بە هەبوونە هێز نظامی پەکەکەیش لە قەندیلە، ئەمانە توانی گیانە لە تورکیا ساختار دروستکەن، شەبەکە دروستکەن، حزب دروستکەن، بڕۆنە پارلەمانە تورکیە، لە تەمامە دنیا شەبەکەیان دروست کردگە، شەبەکەیەکی گەورەی ماڵی وا لە بەردەستیانە، شەبەکەیەکی گەورەی میدیایی وا لە بەردەستیانە، نیرویەکی ئینسانیان سیستەم داگە. ئۆکەی، ئایا پەکەکە دۆمۆکراتیزەکردنە کۆمەڵگا باریکەڵا دەست خۆشوێ. تۆ فکرەکەی من لەم قسانەیەوە قینەمە هات، یا من فکرمە کردەوە درۆەکەن، ئێوە ئەمیشە فاسە دەکەن. ئۆکەی، دۆمۆکراتیزەکردنە کۆمەڵگا چی شکلیە؟ نە ئەمەسە کە تۆ خەڵکێک کە شێوەی ژیانە کۆنیان گۆڕیاگە، ئیستە پەیوەندیەکانە کۆنیان لە دەست چووگە، شێوەی بەرهەمهێنان و بژێویان گۆڕیاگە، ئێشێ سەر لە نوێ ڕێک بخرێن و لە دڵ ڕێکخستنە ئەمانە بە هاوکاریکردنن لەگەڵ یەکتریا وردە وردە ئەنستیتۆ نەهاد دامەزراوەی خەڵکی لێ بێتە دەرو. مەگەر ئەمە نییە دۆمۆکراتیزەکردن، شو ئاوێتە وەکو پەیمانە مەیفلاوەرە ئەمریکا. ئەمریکا بۆ پێشکەوتنی بەخۆ دیگە لەبەر خاتری ئەوەی یەکەم کەسانێک لە ئەوروپا چوونە ئەمریکا فێر بوون، خۆ بوونە ڕێوە، بۆ بەڕێوە بردنە خۆ شروعیان کرد بە گرێبەستەکانە دەروون کۆمەڵگایی تەکە یەکتریا و ئێرادەی گرێبەستەکانیان لە نەهادگەل و ئەنستیتۆگەل دانیا. ئایا پێکەکە یەکێک لەم ئەنستیتۆگەلە کە ئێشێ ئەنستیتۆگەلە خەڵکە پێپەتیوێت هێزە نظامی یا میلیشیاییە؟ میلیشیا لە ئەسڵا لە ئەمریکاتێ و بە هەر کەسێک کەوا لە ناوە قەڵەمڕەوێکا کە ئازاد ژیان ئەکات و تەوانە هەڵگرتنە ئەسلحەی هەست، تەوانە ئەرتشە مردمی ئەدات، پێژن میلیشیای مردمی. چۆن تۆ دەسو پێپەسیاک مردم تەحویلە هێزت دەوڵەتێک ئەدەی کە خۆت ڕەتیەکەیت و چۆن؟ وأما استدلال بعدي تمام ئێوەمانانێک کە گەرەکتانە چەکدابنێن سوڵح دروستکەن، گەرەکتانە پوڵ دەربێرن، پوڵ کاسبی بکەن، کاسبی پوڵ دەربێرن. گەشە سەندن یعنی گەشەی ئابووری، گەشەی ئابووری یعنی ڕفاه، خۆشگوزەرانی، پارە کۆکردنەوە، یعنی تەفریحات، هەڵۆخستن. ئای پەکەکە تۆ بە بنارە قەندیلۆ ڕۆژانە ملیۆن دۆلار پوڵ دەرتێری بە 5,000 نەفەر چەکدارۆ، ملیۆن دۆلار پوڵ دەرتێری. دەی بۆ ئەم پوڵە خاسە بەرەدەی کە بڕۆیتە تورکیە دۆنر بفرۆشی، بۆ بەریەدەی؟ بۆ ئەم ملیۆن دۆلارە بەرەدەی بۆ کێ بەریەدەی؟ لە کورد پارە پەرستر هەست؟ لە کورد برسیتر هەست؟ ناوە پارە بێرە هەرچی کوردە بورێتەوە لە تاو شەیداویە پارە. ئەسەن کورد بۆ خەڵکە دنیا بورێتەوە. ئەحمەد شاملوو ێژێ پیسکە حەزی لە پارەیە و ترسنۆکیش دەسەڵاتی خۆشگەرەک. ئێستا ئێوە دیتان ئێمە بەرداشتمان لە دەسەڵات بەرداشتە غڵەتێکە. ئێمە پێمان وایە ئەگەر نەفەرێ نەڕوات لە پاستۆرا دانیشێت ئەمە ئیتر دەسەڵاتی نییە. کاکە تو چی زیاتر گەرەکتە ئیزافە بکەی بەمەی کە ئیمڕۆ هەست لە تورکیە؟ چی زیاتر؟ بە شەق بە قەوڵە خوات
ها من ئیستە خەریکم قساکەم بە نەفع تۆش قساکەم بە شەق دەوڵەتی تورکیت برگەسە دواوە دەم پارتیت کردگەسە پاچەی تێت ئاخنیکە بۆ چەکدانی پاشان ئەگەر سەر ئەم سوودکە هێزە مسلحە تۆوێ تۆ ئیدعا ئەەکەی ئەمە بەدەنەیە ئیجتیماعیە تۆس وە کۆمەڵایەتی تۆس دەی ئەم بەدەنەیە ئیجتیماعیە تۆ بۆ گەرە کەسی ئەم 5,000 نەفەرە بتوێنێتەوە بۆ دەی ئەم مەملەکەتە سەربازیشی گەرەکەی تروانیە سەربازیش یعنی سەری ئێشێ ببازێت یعنی ئێشێ سەری لەدەست بە هەر مەملەکەتی ئەرتشێکی هێزی هێزێکی هێز کە ئامادەی کوشتن و مردنە دەی باو 5,000 نەفەریشە بمرن چییە 5 تریشە خەیتێجێ تۆ ئەم 5,000 نەفەرەتە لێ زیاوە نانیانە پێ نادرێت تۆ چیتر گەرەکتە بکەی کە ئیستە ناتوانی بیکەی کاکە گیان ئەوانەتانە ئێژن دەورەی چەک نماوە حد لەم دنیا ئیستە مافیای دنیا بە قەمە کارەکە بە خەنجەر کارەکە بە دەمانچە کارەکە کاکە گیان فارس ئێژە دروستە نەخۆردی منونەکان دۆمانمە دیدیم دەست سەواردوو لەوانەیە ئێوە دروستە نەتان خواردبێنانە گەنم بەڵام دیوتانە بەدەسە خەڵکی کاکە ئێوە خۆ حەڵقەی فرە تەماشاکەن درامای فرە تەماشاکەن ئێوە فیلمە ئێل چاپۆتان نەدیگە فیلمە ترەسا مندۆساتان نەدیگە فیلمە ئەم قاچاقچیە مافیانتانە نەدیگە کورە هەر دوێکە گشتان فیلمێستان ئەڕژان بۆ کاورای هیپ هاپیە ئاڵمانە سنەیی بەناوە خەتەر دێ خەتەر مەگەر گانگستر نەبوو مەگە چەقۆکێش و مەواد مخەدر فرۆش و دز نەبوو پێژن گانگستەر ئەی چۆن ملیۆن ئاڵمانیە گەنج حەزیان پێکرد و خۆشیان گەرەکو ناوبانگی بوو برەندە جۆرا و جۆرە بیزینسی دانیا توتونە خەتەری بوو ڕستورانە دۆنەرە خەتەری بوو برەندە دۆنەرە خەتەری بوو کێژێ دەورە ئەم شتانە نەماگە اتفاقا دەورەیە زدە قەحرەمان و جۆکەر بیدا دەکا لە دنیای ئەمڕۆ اتفاقا زدە قەحرەمان و مافیا و ئەسلحە وەدەس و گانگستەر بە هیممەتە هالیوود و تەبدیل بووگن بە قارەمانەکانە دنیای ئەمڕۆ کێژە دەورەی چەک نەماگە یعنی ئاغاگیان ئای مەسعود بارزانی ئایە نەچیروان بارزانی جنابە ئەکەویتە ڕێ 50 محافزتەکە خۆتان مسلح ناوەی یعنی ئێوە ئیشتەوا لە هەولێرە لە یەک محافزە خەریکی بازرگانی کردنن یەکێ 20 نەفەر محافز بە دەمانچەوە نییە لە پاڵە دەستانە یعنی شەوانە لەسەر پارە تەقەلەقنی یەکتری ناکەن کێژی دەورانە چەک نەماگە یعنی مافیاکانە ئەستانبول وا ئەو ساڵەدایان لە ئیبراهیم تەتڵیس 17 فیشێکیان لێدا دەورانە چەکیان تیان نەماگە کاکە تۆ 1 ملیۆن دلار پوڵت هەست 50 نەفەری بۆ مستەخدمەکەی پارەکەت بۆ نەغدە بکەنەوە پارەکەت بۆ نەخورێت چۆن تۆ گەرەکتە ساختارە گەورەیەک دابنی ئێژی ئەسڵحەم نەگەرەکە هێزم نەگەرەکە ئەگەر تۆ کارمەند نەویت و دەستوریان پێت نەداوێت و تۆ ڕێگە و دەرەتانت نەماوێ ئەم دەستورە جێبەجێکەی ئێوەم قسانتانە لە زارە پەیمانە حەیدەری بیست وانە لە زارە هیچ پەکەکەیە نەتان بیست لە زارە تەواوە ئەوانەی وا هەڵیانە خستۆ بە دیارە پەکەکە نەتان بیست من دوژمنایەتیم لەگەڵ ئێوە نەکرد ئێوە درۆزن بوون ئێوە دوژمن بوون وەگەرنە من ئیستەیشە ئێژەم ئێوە بەڕاستی هێزە کوردی بن بەڕاستی تعبیرە لە ئێرادەیە مردمە کورد بکەن حتى بو سبكو سياق فاسدة إيدا فاسدة كاتانا حتى قليا وسا إنسان دجايتي تاناكا حتى قليا وسا أجر إيوان نزان بن إنسان إجيكا كاورا نزانة كابرا أحمقة بلام خائنية
بەڵام دروستکراو نییە، ئەحمەقە. ئینسان تەکە کەسوکارە ئەحمەقە خۆیان کە نارتێت، کەسوکارێسی و ئەحمەقە. دەئیستە منم قسانمە کرد دیتانە ئەسڵ زەرورەتی هەست کە پەکەکە ئەو نیروی مسلحیە بوێت، چون پەکەکە سیستەمە، دەوڵەتە، پەکەکە خۆی دەوڵەتە، دەوڵەتێکە خەیلی گەورەتر لە دەوڵەتە تورکیە. دەوڵەتە تورکیا قنی پانەوە کردگەش وەسەر جوغرافیایەکە، پەکەکە دنیای گرتگە. پەکەکە ئەگەر ئەم سیستمەوێتە ئیدعای ئەکەن هەناسە لە دەوڵەتە تورکیە توانێ بچنێت، هەناسە لە بازرگانی، لە گۆرانی بێژی، لە هونەرمەندی، لە متەفەکری لەسەر تەواوە دنیا توانێ بچنێت. نەفەرێک کورد بکوژن ئەتوانێت دنیایان بەسەرا داخا ئەگەر گەرەکی بێ، ئەگەر هێزە کوردی بێ، ئەگەر وەکو دەوڵەت هەڵس و کەوت کات. دێ ئەی کات پەکەکە هەرەوەسەوا لە سووریە 150,000 نیروی مسلحی بوو، ئەحمەد شەرق قوتێ و بەلێ و 5,000 نەفەر نیرو چوو دەمەشقی برد. ئیستەیجە فڵتە فڵتەکە ئێمە خۆمان هێشکەسۆ. پس ئێمە دیمان ئەگەر ورد بنوارڕینە داستانەکە زەرورەتی نییە سڵحەدا بنین. چاویان دەرەهات ئەوان گەرەکیانە ئەمنیەت بۆ تورکیە بێت، ئەوان گەرەکیانە توریزم بێت، ئەوان گەرەکیانە گەشەی ئابووری بوێت تا دەوڵەتە تورکیە ڕەونەقی بێت و خەڵک بێژێ خوای ئەم دەوڵەتمانە لێ نەسێنە. تۆ ئێشێ بیشێوێنیت، ئەو ئێشێ بێت دەسماڵ بگرێتە دەسۆ بەرامبەر بە تۆ، پاکانە بۆ تۆ بکا و ڕیایی بۆ تۆ بکاتۆ لێی نەشێویت. باوەڕەکەی داستانەکە بەرعەکسە. جام کشتە درۆزنێژێ ئەوە داینین با پرۆسەی ئاشتی بڕواتە بەرەو، نەوەڵا داینانین با نەڕواتە بەرەو. دێ حیزبمان هەست لە تورکیە و پوڵمان هەست و خوا هەڵی ناگرێ ملیۆن کوردمان هەست و لەخوا بەزیاوێت و ئەحمەیان گرت مەحموودانین، مەحموودیان گرت مچەیان دانین، مچەیان گرت جەمۆیان بۆ دانین، جەمۆیان گرت جەمیلەیان بۆ دانین. خۆ تەواو ناوێ ئەم خەڵکە، خۆ تەواو ناوێ. وا لە بیرتانە شێرکۆ بێ کەس وەختە گرتنە عەبدوڵڵا ئۆجالان وتی ئەمانە چۆن ناتوانن زاوزێی کورد بەندکەن و ناتوان بەندیکە، نەتوان چۆن نەتوانن دەریاچەی وان بگۆزنەوە، خۆ نەتوانن. تەمامەم قسانەی کە کریا من کردم. من هەرەو کەسە بوو وتم پەکەکە کاری تەواو بوو لە قەندیلا، تەواو بوو، بشە چەکدانی بڕوە. هەر ئەوەم کە ئەو قسەمە کرد، هەر ئەوەم کە ئەم قسانمە ئیستە کرد، یعنی ئەم قسانیشە ئەزانم ها. سوالە مەسە چۆن من ئەم قسانە ئیستە ئەزانم ئەو قسەمە کرد؟ جوابەکەی وازەحە. من ئیستە بە تۆ ئێژم پەکەکە بۆ ئێشێ ئەسڵحە دابنێ لەبەر خاتری ئەوەی ڕۆژهەڵاتە نێوەڕاست ئەگۆڕێت. گۆڕان ڕۆژهەڵاتە نێوەڕاست یعنی چی؟ یعنی دانانە دەوڵەتە یاسا، دەوڵەتە قانون. دەوڵەتە قانون یعنی چی؟ یعنی هێنانە ئارایە مافە هاوڵاتی. مافە هاوڵاتی ناسیۆنالیزمە متەکەسرە دنیای جدیدە ئوروپاس دە ئێرانی شواک. بۆ لەبەرەوەی ساختارە دەوڵەتیان دانیاگە، سیستمیان دانیاگە، مؤسساتە قوڵ، مؤسساتە ئەمیقی، مؤسساتیان دانیاگە. ژیانە ئەم مردمە گشتی وابەستە بوو بە کۆمەڵی مؤسسات کە سەر پەتەکەی وا لە دەسەعیدەیەکە. ئێستێتر نیگەرانی، ئێستێتر مردمە سنە شێرە گازەکە لە هەمەدانە بوەسن لە سەرمار ڕقەون و وەکو جاران نییە خەڵکدار و دەوەن و زخاڵ و چوزانم تەپاڵە و مەپاڵە جەمە و کات و خۆی گەرمە و کات و وا بەستە بوو گە خەڵکەکە. ئیسەیتر کوردویت و قەومیویت و دەمە قۆپانکەی تەپات و هەڵپەڕیت و هەڵ نەپەڕیت و دوودانە ئاساندار و ئۆساندار و بۆ دابنێن و قایمەقام و بۆ دابنێن حیچێ لە داستانەکە ناگۆڕێ، سەرە پەتەکەوا لە دەسێکێکی ترە.
ئێوە لەبەر خاتری ئەوەی وەکو سەگەکەی پاولۆف بەم خەڵکە بکەن ئەقلی شەرتیۆ بکەنەوە یەک ڕێگای خەنەبەری کورد پرسە چۆن پرسە پرسەکەیشی ئەمەسە حقوقیە نا سیاسی حیزبی سیاسی نییە تا بڕوات مافە هاوڵاتی بێرێ دەی چۆ اتفاقیەکەکەوێ چیەوێ ئەوە نییە وەکەکەی ئیقلیمی کوردستانمان لێ تێدە ئیقلیمی کوردستان فرە حاڵی خاسە چیەکەن لە هەرێمە کوردستانە زوانە کوردیەکەیان فرە شیرینە 4 دانە چایکۆفسکییان داگەسە دەرۆ 5 دانە پوتینیان ببەخشن پوشکینیان داگەسە دەرۆ چیان کردگە دانشگاههای ڕەنکە عالیە جیهانیان هەست لە دنیا سەرازیر ئەوێتە ئەوێ چیان لە زەوانەی هەرێمە کوردستان نەوت ئەفرۆشن پوڵە پارەی نەوتیان هەست دێ لە زمانە سەدا حسەینیشە نەوتیان ئەفرۆشت عێراق نەوت ئەفرۆشێ خۆزگم و خۆتان بزان ئاغاگیان ئەم دنیای ڕۆیایی ئەحمەقانە وا بوو ئەم خەڵکەی دروست ئەکەن ئەم خەڵکە نازانێ سۆحای چ شکلیە بەڕاستیەوە ئێمە ئەڕۆین و پرۆسەی ئاشتی فرە خۆشە و مەگەریستە ئەمەی وای تیا چ شەڕێکە مەسەڵەن تۆ چ شەڕێکەکەیسە چ شەڕێکە کردگە تۆ بوو پێت وایە سۆحا لەسەر کورسیە پارلەمان شەڕە نییە لەسەر منفعەتە دوودانە مشتری شەڕە نییە لەسەر دزینە بازاڕە کەسێک شەڕە نییە تۆ ڕۆژانە 2000 دانە شەڕەکەی لە بازاڕی سلێمانی دۆلارەکە لەبەر خاتری $2 دەستکەوێ چۆنە ئەم دنیا خیاڵیەی بۆ خۆتانی دروسەکەن کەس نازانێت چه شکلیە پس ئەگەر ئەم ئیدعا دەرمۆردە پەکەکەیەکەن چه دموکراتیزەکردن لە بنە کۆمەلگا بێ چه پەکەکە وەکو سیستم و دەوڵەت بێ کە هەس و ئیدعاکەن هەس پەکەکە زەرورەتی هەست بمێنێتەوە بۆ خۆیان بۆ سیستەمەکەیان دەی سوالە گەورە مەسە بۆ نامێنێتەوە بۆ نامێنێتەوە ئەمەی کە تۆ بوویتە شوانە درۆزنەکە هاوارکەی گورگ اتفاقی کە بۆ دەکەوێتتر ئەمەسە هیچ کەس نایەتە سوراغە تۆ دوای ئەو بڕیارە کۆنگرە داکتە وا تڕۆ بووکی بە هیچ کۆناویتەوە کۆناویتە تۆ وەلی سوال ئەمەسە بۆ ئێمە بە قەتعیەت ئەمانزانی ئێوە ئەم کارەکەن لەبەر ئەوەی کە ئێوە دروستکراوە دەسە دەوڵەتانە منتەقەن هاوکارە دەوڵەتانە منتەقەن لە خەساندنە کورد لە گەوجاندنە کورد لە کاتێکە لە ساتە وەختێکی مێژووی یا کە جەهان سەر لە نوێدا ئەڕژێنەوە کورد هیچ چێ دەسی نەگرێت مشتی ئەوهام مشتی وەهم و مشتی درۆ نەوێت هەچێ دەسی نەگرێت ئاشکارا و عەلەنەن لەناو ئەم دیبەیتە من تەمامە ئەستدلالەکانە ئێوەم باتڵم کردو و باتڵم کردو و دادێ بزانم سۆحە ئێوە ئەو پیاگە هەن یا ئێوە چوون مەئموریەتتان پێ دریاگە ناتوانن ساحێوتان هەست ساحێوەکە ناڵێ ساحێوەکە عەبدوڵڵا و جەلان نیە و عەبدوڵڵا و جەلان هیچ کارە ئەس عەبدوڵڵا و جەلان هیچ کارە ئەس ساحێوەکەی وە یەکێکی ترە ئەوەی ئەم سیستەمەی دروست کردگە بۆ ئێوە یەکێکی ترە پەکەکە دروستکراوە دەسە یەکێکی ترە نە سابتی کەنوانیە ئێستا ئێمە تەری قۆ بکەن و ئێمە درۆمان کرد سابتی بکەن ئێوە وان نیەن ئێوە خۆتانن وەلێ من قەوڵتان پێدەم و هاتفاقی ناکەوێ چون تەرەف ساحێوی هەز ساحێوەکەی شەزانێ بۆ بەکاریەوە منیش وتم بۆ بەکاریەوە ئەم کارتانە باتڵە هیچ اتفاقی ناکەوێ ئێران وەزعی خراپە جناحهای قدرەتە ئێران کەوتگنە گیانە یەکتری لێیان هەڵەسێتەوە
هەفتەی ڕابردوو زیاتر لە 70 دانە یادوارەیان گرتگە بۆ ڕئیسی حکوومەتە هەرێمە کوردستان اختارە پێیەکەم هەواسە بێ چواردە سوپێ نەڕۆیتە ناوە دەوڵەتە ئێران ها دەوڵەتە ئێران لە هەزیزە لە داڕمانە دەرونیە جەنگە داخلیە ها نەفرەتە کورد و کوردەوارە داگیرکردیاگە لای ئێران بۆ خۆتان نێرن حکوومەتە هەرێمە کوردستان نەموت خەڵکە کوردەوارە داگیرکردیاگە لای عێراق وتم حکوومەتە هەرێمە کوردستان هەواستان بوێت سێوێک فرێ دەیتە ئاسمان 1000 پڕەخوا تا تێتە زەمین هەورامێژێ داخم ساڵێتەر دەوران و کێ بوو کێ شانشین بوو کێ ڕەنجەڕۆ بوو پاسە و خیاڵان دەوران نەویێردن هیچ کەس جەهۆڵی گوزەر نەکردن پێتان وان نەبێ ئەم سەرماقولاتەی لی ئەدەن لە هەرێمە کوردستانە بۆتان ئەبەدی ئەوێ ئیمکانی نییە پێتان وانە بێ کوردەکان تر بە کزۆڵی ئەنوارن بە ئێوە و ئێوە هەرچی مەیلتانە خەریکن ئەیکەن باوەڕ کە حساوتان لێ کێشنۆ و حساوتان لێ کێشنۆ بابزانی شەڕە دەسەڵات لە دەروونە دەوڵەتە ئێرانە خەریکە ئەگاتە لووتکە و ئەگاتە لووتکە ئەمانەی وا پرۆژە بۆ کۆمەلگای بەشەری دانێنێشێ بزانن پرۆژە ئەوەسە لەسەر کاغەز دایێنی وەختی تێری تێسەرە مەیدان 2000 کێشەی تیا دروزەوێ و تیا دروزەوێت ئەمەی کە کورد پرسە و پرسەکەیشی حقوقیە و گیانە خۆشەویستان بۆتان ناڕواتە بەرەوە و سەریش ناگرێت خیاڵتان ڕاحەت وێ خوا منی لەم سەر و بەندە هەناردگە ئەم بازیە بگۆڕم و گۆڕام ئەمە 10 ساڵە گۆڕام بۆ تەواوە ئەو ئەحمەقانەی وا نازانن ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ چۆن زەربە ئەدا لە دەوڵەتە ئێران ئەوە زەربەدا کە ئیستە تۆ بیستە چون تۆ ئەقڵە نایگری تۆ ئینسانێکی نەفامی وا نەئەزانی سیاسەت چییە نەئەزانی پرۆژە چییە نەئەزانی ئستراتژی چییە نەئەزانی خونجاندن چییە نەئەزانی ئیستە پەکەکە ئیشە بۆچی ئەسڵحەدا بنێ نازانی وەکو حەیوان باڕە دێ نازانی بۆ وەێ من نەزانم بۆ ئەزانم بۆیە ناکەومە ئەو داوەوا پەکەکە دای بنێ بژە دنیا هەروە ئاشتیۆ خۆشە ئێمە پرسە حقوقیمانەز من ناکەمەوە ئەو داوە حتا بەیانی تەسویرە وا دروستکەن ناکەومە ئەو داوە پس ئەمە کارە ئێوە نییە ئەمە کارە ئێمەس لێ جێگەیەکە بفامن دخاڵەت لە هەر کارێکا مەکەن پێتان وانەوێ کورد بێسەر ماگە پیای گەورەیشی تیانە ئێوە عادەتتان کردگە هەرکە لە دەورە خۆتان ئەوێنن وەکو خۆتان سەخیفێت و بچووکوێت و نەفاموێت و بێعەقڵوێت و خۆی گرت بێ بە کۆیلەی و خۆی گرت بێ بە ژێردەسی و خۆی گرت بێ بە هاڕیاگی و خۆی گرت بێ بە نامەرغوبی زۆر نامەرغوب بێ وەڵای ئەمە کەسمان پێی پیاگ نییە لەم دنیا بە سەرۆک ترامپتانەوە تا سەرۆک پوتینتانەوە پێمان پیاو نییە پێمان وانە لە ئەوان لە ئێمە ژیرترن تێگەیشتوترن دایک و باوکدارترن پێمان وانە درۆن و چەک و تەقەمەنی هیچ کەسێکیش لەم دنیا نامان ترسێنێ دنیا مەجالە بازیە و ئێمە لەم پۆکەرە سیاسیە ئەیوەین و لێیان لایەوە خۆش